فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە وتاری ڕابردوودا باسی عەقڵمان کرد. وتمان عەقڵ بە پێناسە لە لای زانایان لە ڕووی زمانێوانیەوە لەو پەتە پێکهاتووە کە وڵاخی پێدەبەسترێتەوە بۆ ئەوەی سەرگەردان نەبێت نەفەوتێ لە ڕێگالانەدا. عەقڵیش بریتیە لەو بەهرەیەی لەو خەڵاتەی کە ئینسان ئەگە خوای پەروەردگار پێی بەخشی بەڵام بەکاری هێنا و خستە بواری جێبەجێکردنەوە لە لادان و هەڵخلیسکان و لاڕێبوونی دنیا و قیامەت دەیپارێزێ. عەقڵ هەر پێک نەهاتووە لەوەی کە پیاوان عاقڵمەند بن. ژنانیش وەکو پیاوان کەسانی عاقڵمەندی زۆریان تێدایە. بزانە موسڵمانی بەڕێز، وا نەزانی ئەگەر پیاو بووی تەنها عەقڵ لای تۆیە، وان ژنێک وا بزانێ عەقڵ تەنها لای ئافرەتانە. عەقڵ و ژیری پەیوەندی بە ڕەگەزی نێر و مێوە نییە، بەڵکو بەهرەیەکە خوای پەروەردگار دەیبەخشێ بە کۆمەڵە خەڵک، جا ئەوە پیاو بێ یان ژن بێ. ژن و پیاو تاواکەری یەکترن، بەتایبەت کاتێک کە ژن و مێردن ئەتوانن لە عەقڵی یەکتر سوودمەند بن. دوو عەقڵ بخەنە پاڵ یەک ئەبێتە کرۆکی عەقڵ و بە هەردووکیان باشتر دەتوانن چارەسەری کێشەکان بکەن یان ڕێگای بەختەوەری بدۆزنەوە. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار لە سوورەتی ئەننەملدا ئایەتەکانی 25 هەتا 35 باسی ئەوەمان بۆ دەکا کە ئافرەتێکی بەڕێز هەبووە لە مێژوودا 3000 ساڵێک پێش لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیاوە. ئەم ئافرەتە بەڕێزە مەلەکەی سەبع بووە، سەرەتا خۆرپەرستیش بووە، کەواتە شەر نییە بڵێ ئەوەی کەوا موسڵمان نەبێ عەقڵی بە هیچ ناشکێ. ئەو ئافرەتە سەرەتا ڕۆژپەرست بووە، ئیماندار نەبووە بە خوای تاک و تەنها، خۆری پەرستووە، بەڵام خاوەنی ژیریەکی باش بووە. بەو ژیریەی خۆی توانیوێتی حوکمڕانیەکەی خۆی بپارێزێ و سنووری فەرمانڕەواییەکەی زۆر فراوان بکە. کاتێکەوە بەهۆی هودهودەوە لە سوورەتی ئەننەملدا پەروەردگار بۆمان دەجێڕێتەوە دەناسرێندرێ بە سولەیمان پێغەمبەر، ئەمیش نامەیەکی بۆ دەنێرێ بۆی پەیامی یەکتاپەرستی و ئەڵڵای پێ بگەیەنێ. ئەم ئافرەتە ژیری لە چەند شوێنێکا دەرەکەوێت. کاتێک هۆزەکەی بانگ دەکا ئەڵێ ئینی ئولقیە ئیلەیە کیتاب کەریم، خەڵکینە من نامەیەکم بۆ فرێدراوە، دانیشت بووم لەسەر کورسی عەرشەکەم، نامەیەک کەوتە بەردەمم لە ئاسمانەوە تەیرێک فڕێداوەتە خوارە، هوتوت هێناوێتی. ئەو نامەیە کیتاب کەریم. سەیری ژیری ئەم ئافرەتەکە ژیریەکەی لەوێەوە دەستی پێکرد. نەیوت ئەمە چییە؟ لە سولەیمانەوە و لە لای خوای سولەیمانە و نەوشتانە نازانم، بەرنامەی خۆمە، قسەی خۆمە. نەوتی قسەی خەڵکیش بە ڕێزە. کیتاب کەریم، ئەم نامەیە نامەیەکی خاوەن ڕێزە، خاوەنی جوانیە، وشەی جوانی تێدا نووسراوە. هەموو دەستە و پەرلەمانەکەی ڕاوێژکار و وەزیرەکانی کۆکردنەوە، پیاماقوڵان و ژیر و عاقڵمەندانی وەکو جەنابتانی کۆکردەوە، پێی وتن وتی ئەم نامەیە نامەیەکی ڕێزدارە. عەقڵی ئەم ژنە لەوێەوە دەرکەوت. عاقڵ ئەو کەسەیە بەردەوام ڕێزی ڕێی بەرامبەر دەگرێت. ناڵێ ئەوە هەر هیچ نیە، هەر حیسابی بۆ مەکە، هەر مەی خوێنەوە. نەخێر دەیخوێنمەوە، ئەگەر پێچەوانەی ئاینی منیش بێ، مەزهەبی منیش بێ، بۆ چوونەکانی منیش بێ، ئایدۆلۆژیای منیش بێ، ڕێزی لێ دەگرم، بزانم دا ڕۆژی ئەم کارە دەگاتە کوێ. سەرەتا بە هەندی وەرنەگرم، بڵێ هیچ نییە. ناوتی نامەیەکی بەڕێزە، ئەوە نیشانی عاقڵمەندیە. دووەمیان وتی ما كنت قاطعة أمرا حتى تشهدون. من هەرچەند فەرماندەی هەموو هێزی چەکدارم، سەرۆکی وڵاتم، ئابووری هەموو وڵات لە دەستی مندایە، هەر بڕیارێک بدەم دڵنیام تەنفیز دەکرێت، بەڵام بڕیار نادەم لەسەر شتێک بە کۆتا بڕیار هەتا ئێوەی بەڕێز پیاماقوڵان، ڕاوێژکاران، زانایان، بیرمەندان، دانایان پرس و ڕاوێشتان پێ نەکرێ، هەتا ئێوە تاوتوێی مەسەلەکە نەکەن، من بڕیاری هیچ نادەم. هەموو بە تێک ڕای دەنگوتیان ئێمە خاوەنی هێزین، خاوەنی چەکین،
خاوەنی شەڕکەری باشین هەر کەسێ پەنجە بۆ وڵاتمان بێنە پەنجەی دەبڕین با سولەیمان بەخۆی بە لەشکرەکەیەوە بێ ئێمە بەرەو ڕووی دەبینەوە ئافرەتی ژیر و عاقڵ هەڵوێستی سێمی نوان وتی بەڕێزان با بیر بکەینەوە ئەگەر ئەو پاشایە هات و هێرشی کردە سەر وڵاتمان چەک و ئەسلیحەی لە ئێمە بەهێزتر بوو سوپاکەی لە ئێمە توانادارتر بوو ژمارەی سوپای زۆرتر بوو خۆراگری زیاتر بوو توانی وڵاتەکەمان داگیر بکە ئەزان ئەو کاتە چی ڕوودەدا إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون وتي پاشایان هەر وڵاتێک بە شەڕ بگرن و داگیری بکەن و بە شەڕ بچنە ناویەوە وێرانی دەکەن ئەم وڵاتی چەند ساڵ ئێمە شارستانیەتی تیا بنیاد دەنین نان و خوانێکمان تێدا هەیە خەڵکەکەمان بە ئارامی دەژی ئەگەر بکەوینە شەڕی دوژمنەوە دوژمن وڵاتەکەمان بگرێ و یەک پارچە وێرانی دەکات هەرچی شارستانیەتمانە هەڵدەوەشێ هەرچی مڵک و باخمانە وێران دەبێ هەرچی بینامانە دەتەقێتەوە وڵاتێکی کاول ئەبێ بدەینە دەستی دوژمنەکەمان ئەمجا خۆشمان کە سەرۆکین کە ڕئیسین کە دەسەڵاتدارین کە پیاوی بەڕێزین کە ئافرەتی خانومانین هەر هەمومان زەلیل دەبین هەمومان بەدیل و کە لە پچەکراوی دەکەوینە دەستی دوژمن گەلەکەمان تیا دەچێت وتیان ئەی چی بکەین وتی با من ئەم کەسە تاقی بکەمەوە ئەگەر ئەمە ئیدعای پێغەمبەرایەتی دەکا پەیامی ئاسمانی پێیە بە ناوی ئەڵڵاوە قسە دەکا ئەگەر پێغەمبەرێکی خوا بێ گوناح حەشەڕی لەگەڵا بکەیت چونکە زەوتی پێغەمبەران ناکەین ئەگە پاشایەکیش بێ و دەسەڵاتدارێک بێ ئەو کاتە با ئێمە بڕۆین هێزەکەی ببینین ئێمە جارێ با کەسانێکی جاسووسی خۆمان بنێرینە لای سولەیمان بە وردی بڕوانێ سوپاکەی چەکەکانی باریدارایی و ئابووری هێز و دەسەڵاتی سەیری ژیری ئەو ئافرەتە وتی ئێمە دەبێت لە ناو خۆدا بزانین چی هەیە وتیان جاوە چۆن دەکرێت وەڵا هەر جاسووسێکمان بگرێ ملی لێ دەکاتەوە وتی لە ڕێگایەکی جوانەوە دیاری بۆ دەنێرم کۆمەڵێک کەسی چاوکراوەی چالاکی سیاسی زیرەکی وریا کەسانی مخابەراتی پارە و زێڕێکی یەکجار زۆر و دیاری گران بەهای بۆ دەنێرم ئەگە بە دیاریەکان دڵی خۆش بوو بە ماڵی دنیا ڕازی بوو ئەوە نیشانەوە پاشایە کە بەدوی پارەوەیە دواتر خۆمان لەگەڵ یا ڕێک دەخێن شتێکی دەینەوە لە خۆڵ خۆمان دەکەینەوە شەڕە یان ئەگە پەلاماریشی داین دڵنیام تێکی دەشکێنین و ئەو کاتەش پیاوەکانمان بە ناو کۆشکەکەیە دەگەڕێن بە ناو سوپاکەیە دەگەڕێن هەمووی تاوتوێ دەکەن بە ئاسانی دەزانین سولەیمان هێزەکەی چەکداریەکەی بەرگریەکەی چەندە ئەو کاتە من لە ناوەوەی دێمەوە بەڕێزان سەیری ئەم ژیریەکەن حسابی بۆ سوپای دوژمن کرد بەڵام وتی حتا نەیبینم نازانم بڕیار بدەم کاتێک کە پاشا دیاریەکانی نرد ئەم ئافرەتە بەڕێزە نوێنەرەکانی چوون سولەیمان وتی ماڵ و مڵکێکم ناوێ خدای گەورە ئەوەندەی پێبەخشیمەوە لە چاوی هەر هیچ نییە من دەمێ ئێوە بێنە سەر ڕێگای یەکتاپەرستی و حەق و ڕاستی وتی ئیمانی پێدێنین شەڕکردن لەگەڵ ئەم کەسەدا سوودی نییە ئەمە کەسێک کە بە شوێن دنیاوە نییە ئەمە پەیامێکی دادپەروەرانەی پێیە دوای ئەوە توانی خوا لە خۆی ڕازی کاوی ئەسلەمت مع سولەیمانە لله رب العالمین کەساتی خۆشی پاراست عاقڵ بوو نەیوت بوومە بەندەی سولەیمان وتی لەگەڵ سولەیمانە تەسلیمی ئەمری رب العالمین بوون خۆی خستە هاوشانی سولەیمانەوە گەلەکەش وڵاتەکەشی لە شەڕ پاراست خۆزگە هەموو سەرکردەکان هەموو ڕابەرەکان هەموو سەرکردە سەربازیەکان هەموو ئەوانەی کەوا حکمی وڵاتیان بەدەستە لەم ئافرەتەوە فێری دەرسی ژیری و عاقڵی دەبوون بزانە چەند بڕیارەکانی جوانن قورئان بخوێننەوە قورئان بۆ هەمووانە بەڕێزان ئەی ئەوانی کە بەرپرسن ئەو کەسانی کە سیاسین ئەو کەسانی دیبلۆماتکارن ئەو کەسانی چاودێری سیاسین وەرن لەم بەهرە قورئانیە بەهرەمەند بن وەرن لە مانگی ڕەمەزانە ئەم دەرسانەی لێوەرگرن بزانە تۆی بەڕێز پێویستیت بەم دەرسە قورئانیە لە خزمەتی ئەم ئافرەتە بەڕێزەدا خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتانێک بوون خاوەن ژیری و عەقڵی کراوە بوون بۆ نمونەیەکێ لەوانە ئوم سەلەمەیە کە حافظی ابن حەجەر لە ئیصابەدا دەفەرمێ وكانت أم سلمة موصوفة بالجمال البارع والعقل البالغ والرأي الصائب وإشارتها على النبي صلى الله عليه وسلم يوم الحديبية تدل على وفور عقلها وصواب رأيها حافظي ابن حجر رحمة خوالي بدأ فرمي أم سلمة خزاني پیغمبر صلى الله عليه وسلم ئافرەتێکی زۆر شکڵ و شێوە جوان بووە خاوەنی عەقڵێکی زۆر بەهێز بووە ڕەئی و بۆچوونەکانی زۆر تێر و تەواو بوون و لە شوێنی خۆیان پێکاوێتی
بەڵگەشمان ئەوەیە وەکو لە صحیحی بوخاریدا بەژمارە فەرموودەی 2730 هاتووە کاتە لە سوڵحی حودەیبیەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تەمای گرتنی مەککە ڕۆیشت بوو کە عومرە بکە لە مەککەدا و بەهێزی چەکدا بچێتە ناوێ و عومرەکەی بکاو بگەڕێتەوە. بەڵام کاتێک کە بە سوڵح گەڕایەوە و کافرەکان ڕێگایان پێنەدا ئەو ساڵە عومرە بکە و ئیتیفاقیە و سوڵحی ڕێکەوتنی حودەیبیە ڕوویدا، ئیمامی عومەر تووڕە بوو، سەحابەکان تووڕە بوون، وتیان ئێمە لەسەر حەقین، ئێمە بکوژرێن شەهیدین، ئێمە ئەوەی پێمانە حەقا، ئەوانە ناحەقن، ئەوانە دەچنە دۆزەخ. ئەی پێغەمبەری خوا تۆ فەرموود دەچین عومرە دەکەین، فەرمووی نەموود ئەم ساڵ، وتم ئەم ساڵ، وتیان نا، فەرمووی دەی لێگەڕێن، ئێمە ئیتیفاقیەکمان کردووە، ئێمە پەیماننامەیەکمان کردووە، ئەمما عاقبەتەکەی بەخێر دەگەڕێ، وەرن هەر لێرەدا لەم شوێنەدا لە حودەیبیەدا حەیوانی قوربانیتان سەر ببڕن، سەرتان بتاشن. یەک سەحابە لە شوێنی خۆی نەجوڵە. سبحان الله، ئەو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کات نەبووە فەرمانێک دەرکا و سەحابە دەست بەجێ نەڵێ بەسەر چاو. بەڵام لێرەدا هەمووی خەفەتبارە، هەمووی بە شەوق و زەوقێکی زۆر مشتاقەوە هاتۆ بەرەو دیداری کەعبەت الله. ئێستاوە لە نیوەی ڕێگەدایان ژێڕنەوە، بە سۆح گەڕانەوە، عومرەکەیان بۆ نەکرا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیسان ئەمری کردەوە کاگە حەیوانەکانتان سەر ببڕن، سەرتان بتاشن یان کورتی بکەنەوە، کەس قسەی نەکرد. پێغەمبەری خوا زۆر ناڕەحەت بوو، چۆ ژوورەوە بۆ ناو خێمەکەی. دایکی ئیمانداران ئومو سەلەمەی خێزانی لەوێ بوو، فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەبینم بێتاقەتی. فەرمووی ئومو سەلەمە بەڵێ، چەند جارێک پێم وتن نەکەس سەری دەتاشێ و یان کورتی دەکاتەوە، نەکەس حیوانی قوربانیەکەی سەر دەبڕێ. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکت عەرز بکەم؟ فەرمووی بڵێ ئومو سەلەمە ڕێی خۆت دەرببڕە. پێغەمبەری خوا پێویستی بە ڕێی ئومو سەلەمە بوو. ئەمە لەم کاروبارە دنیایەنەدا ئەمە پەیوەندی بە وەحیەوە نییە، عەقڵی ئافرەتێک زۆر بەهێزە، پێغەمبەری خوا سوودی لێ دەبینێ. وتی ئەی پێغەمبەری خوا لەمەوەدا قسەیان لەگەڵا مەکە، فەرمان بە کەسیش مەکە، بڕۆ جەنابت لەبەر چاوی ئەو سەحابانە هەموو ئاوا لە خۆشەویستیا سەیرت دەکەن، هەموو داماون بیر دەکەنەوە بۆچی ئەم کارە ڕوویدا، ئێمە بەتەمای چی هەبووین، چی هاتبووین و ئێستا چی ڕوویدا. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی سەرتاش بکە، جەنابت سەرت سفرکە و سەرت بتاشە، بەدەستی خۆشت حەیوانی قوربانیەکە سەر ببڕە و قسە مەکە وەرەوە ژوورەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی سەرتاشی کرد و سەحابەش هەمووی ئاوا کۆبەتەوە سەیریەکە. فەرمووی وەرە سەرم بتاشە، حەیوانی قوربانیەکەم بۆ بێنن بەدەستی خۆی سەری بڕی، هاتەوە ناوەوە. ئومو سەلەمە فەرمووی ئەی پێغەمبەری خوا سەیر کە بزانە ئەوەندە بەپەلە ئەو سەری ئەو چاک دەکا، ئەو سەری ئەو دەتاشە خەریکە سەری یەکتر لێ دەکەنەوە، هەر لەوەی پەلامار دەدا و حەیوانەکەی خۆی سەر دەبڕێ. گرفتەکە چارەسەر بوو. سبحان الله، لە عەقڵ و ژیری ئەم ئافرەتە خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جیاتی بڵێ ئەی پێغەمبەری خوا وتاریان بۆ بدا، یان من دەچم قسەیان بۆ دەکەم، یان با ئەبوو بەکر و عومەر قسەیان بۆ بکەن. نەخێت، بە کردار بڕۆ کارەکە بکە، بە بێ دەنگی بە بێ قسە. ئەم کردارە بەقەدەر دایان وتار تەئسیری هەیە. هەموو سەحابە بە قسەی پێغەمبەری خۆیان کرد و دڵیان ئاوی خواردەوە. بەڵێ ئیمامی ابن القەیم دەفەرمێ قراءة آية بتفكر وتدبر خير من ختمة بغير تدبر فهي أنفع للقلب. ئەگەر دەتەوێت عەقڵت زیاد بکە، عەقڵ بەچی زیاد دەکای؟ یەکەم بە خوێندنەوەی قورئان، بەڵام بە تەدەبورەوە. ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی یەک ئاەتی قورئان بخوێنێەوە، یەک ئاەتی قورئان ورد بێەوە لێ، جوان جوان تێی بگەی، باشترە لەوەی یەک ختمی قورئان بکەی بەڵام دڵت ئاگای لە هیچ نەبێ، بیرت لە هیچی نەکردبێتەوە، هیچی لێ حاڵی نەبووبی. قورئان خوێندنەوە من سارتان ناکەمەوە، هەمووی بەرەکەتە، بەس سەیری کەی بەرەکەتە، هەر لە خزمەت یابی، هەر ماچی کەی، هەر دەست بە خسە خەتەکان یابێنی، هەر بە قەڵەم قورئان بیخوێنی، هەمووی بەرەکەتی خوایە. بەڵام یەک ئاەتێک بە تێگەیشتنەوە، بە وردبوونەوە لەو قورئانە عەقڵت زیاد دەکا، وانەیەک لە ژیانت زیاد دەکەی. خوێندنەوەی قورئان بە عەقڵەوە ئینسان عەقڵی پێ زیاد دەکا بە تەدەبورەوە. وێ سەلەفی ساڵح دەیان فەرموو لە ڕەمەزاندا گرنگ ئەوەیە کەم مەڕەتەن يتأثر قلبي بالقورئان وليس كم مرة أختم القرآن. گرنگ ئەوەیە لە ڕەمەزانە من چەند جار دڵم بە قورئان ئاوی خواردوێتەوە، چەند جار دڵم بە قورئان ڕاچەناوە، چەند جار دڵم لە قورئانەوە شتی زۆری وەرگرتووە. ئەوە گرنگە، نەک چەند جار لە ڕەمەزانە ختمم کردو و لە بەرگەوە بۆ بەرە خوێندومەتەوە. یەکەمیان بۆی عەقڵ زیاد بکە، دایمە لە خزمەت قورئاندا بە تەدەبورەوە. ئەو عەقڵی لە قورئانەوە ئینسان فێری دەبێت، لە هیچ شوێنێک ترا فێری نابێت. دووەم، خوێندنەوەی سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سیرەی پێغەمبەر نەک وەکو چیرۆک
زۆری سیرەکە نووسراوە بەداخەوە چیرۆک و حیکایەت جێڕدراوەتەوە. نەخێر ئەو سیرەیە گرنگە دەرس و عیبرەتی بۆ ئەمڕۆی ژیانی موسڵمانان لێوەرگری. سیرەیە گرنگە کە ئینسان بۆ بەرنامە ڕێژی ژیانی خۆی لە خزمەت سیرەی پێغەمبەر ئابێ صلی الله علیه وسلم بە خوێندنەوەی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم والله ئینسان عەقڵی دەکرێتەوە. سێم خوێندنەوەی چیرۆک و بەسەرهات و بیرەوەری و دەرزوەرگرتن لە هەڵەی ئەو کەسانی بیرەوەریەکانی خۆیان نووسیوەتەوە بزانە لە چیەکە هەڵەیان کردووە تۆ تووشی ئەو هەڵەیە مەبە. چوارەم تێکەڵی لەگەڵ کەسانی عاقڵ و هێمن. ئەو کەسانی عاقڵن، ئەو کەسانی لە سەرخۆن، ئەو کەسانی هێمنن، خاوەن بڕیاری دروستن، باوەڕتان بێت لە ڕەفاقەتیانە فێری عەقڵ دەبی. دوو لە ڕووی جەنابتان پەرژیمێ بەگوڵ والله ئینسان ڕەفاقەتی کەسانی کەم عەقڵ و هەرزە و ساویلکە و سادەش بکە ئەو عەقڵی هەشیەتی لە دەستیەدا هەمووی لە دەست دەدا. بۆیە ئەگە دەتەوێت عەقڵ زیاد بێ تێکەڵی کەسانی عاقڵ و هێمن بکە. پێنجەم دوعا بکە و لە خوا پاڕێەوە خوای پەروەردگار عەقڵ و ژیریت زیاد کە. زانان سێ قسەی جوانیان لەبارەی عەقڵەوە هەیە دەیکەینە کۆتایی وتارەکەمان. یەکەمیان وتویانە عەقڵ لە هێز باشترە. هێز و دەسەڵات مادی بێ یان مرۆیی عەقڵی لەنگەڵ نەبێ لە ناوبەرە. زۆر کەسێ پارەیەکی زۆری هەیە بەڵام چونکە ئامەی ئێرەی خاڵیە، ژیرفانی ئاوساوە، قاسەکانی پڕن، مڵکەکانی زۆرن، بەس ئەمەی کە ئیدارە دەکات لە مێشکە عەقڵی خاڵیە کە لەیەکی گەورەی عەقڵی هەیە بڕواتان بێت لە یەک هەڵەدا هەموو سەرەت و سامانەکەی دادەنێ. ئینسانی وایە خاوەنی هێزی مرۆییە، یەک قەوم و خزم و کەس و کار و چەکداری زۆری بەدواوەیە، بەڵام چونکە خاوەنی عەقڵ نییە لەسەر یەک قسەی بەلاش کۆمەڵە خەڵک بەکوژ دەدا. بە چاوی خۆ لەم کوردستانە ئەوانەت بینیوە. دووەمیان مرۆڤ کە تووڕە دەبێت عەقڵی لەدەست دەدا. کەی عەقڵ لەدەست دەدرێ؟ وەختی تووڕەبوون. لە وەختی تووڕەبوونە عەقڵ کۆتایی پێدێ. ئەو کەسەی کە چەندە خۆی بە ژیر و عاقڵ دەزانێت لە وەختی تووڕەبوونە بزانە عەقڵەکەی پێ نەماوە، عەقڵەکە ڕۆیوە، کاتێ هێمن بۆ دێتەوە بۆیە پەشیمانە. دووەم وتراوە مرۆڤ کە تووڕە دەبێت عەقڵی لەدەست دەدا. سێیەم زانان فەرموویانە العاقل الذي يحسن المداراة مع أهل زمانه. عاقڵ پێناسەیەکی کورتی هەیە ئەویش ئەوەیە العاقل الذي يحسن المداراة مع أهل زمانه. ئینسانی ژیر و عاقڵ ئەو کەسەیە کە دەزانێت چۆن مدارات بکە لەگەڵ خەڵکی خۆیدا، لەگەڵ خەڵکی زمانی خۆیدا. مدارات ئەوەیە یعنی چۆن هەڵ بکە لەگەڵ خەڵکی زمانی خۆیدا، دەوروبەری خۆیدا خۆگونجێنەرە. بەڵام مدارات لە مداهنە جیاوازە، ماستاوچێتی جیاوازە. خۆگونجاندن سیفاتی ژیرانە، ماستاوچێتی و خۆبرنە پێشەوە تەمەلوق ئینسانی منافق دەیکەوە لە موسڵمان ناوەشێتەوە. بەڵام ئینسانی عاقڵی موسڵمان ئەوەیە خۆگونجێنە، مەبدە و بیر و باوەڕ و دین و کەرامەتی خۆی لەدەست نادا، پرەنسیپەکە و مەبدەکانی خۆی پارێزراون لەگەڵ زەمان و دەوروبەری خۆی و پێشکەوتنی کۆمەڵگاشدا کە لەسەر حیسابی دین و مەبدە و بیر و باوەڕ ئەسڵەکەی خۆی نییە، خۆی دەگونجێنێ لەگەڵ خەڵکە بەردی خڕ نییە لە ناو کۆمەڵگادا، وانییە نەت نەحەوێتەوە لە ناو کەسا لە هیچ شوێنەکە جێگەی نەبێتەوە. ئینسانی عاقڵ چۆ هەر شوێنێکەوە جێگەی خۆی دەکاتەوە، خۆی دەگونجێن و مداراتی هەیە. یا ڕەبی خوای عەقڵمان زیادکەی، خوای پەروەردگار هەموو ئەو شتانەی کەوا عەقڵی مرۆڤ زیاد دەکەن و دەیکەنەوە پێمان ببەخشی، لە هاوڕێیەتی عاقڵمەندان بەهرەوەرمانکەی. آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم